سڵاوتان لێبێ ئەم گوڵە باخە قژلولە ناو چییە؟ ئافەرین ئێلا خان بەر لە 3 مانگدانەکانی تۆمان چی دەکرد؟ چاکمان کرد چۆن چۆی چاکمان کرد؟ ئەمەلیاتمان کرد بە خەوتووی بەر لە 3 مانگدانەکانیمان لەژێر بێوشکاری گشتی بۆ چاکردای شێلە پێشەوە زی چۆن بووە چۆنە؟ دانیشی لەگەڵا وەستی سپاس بۆ خوا لە دوای نیشتەکەیەکە و زۆر باش بۆ فەرقی کردووە هەر لە ڕووی خواردنی ئەین هەز لە واکم کێشی زەی کردووە زۆر فەرقی کردووە سپاس بۆ خوا دانیشی نەماوە زۆر زیاتر گرنگی بە دانەکانی ئەیات هەموو دایک و باوکێکەکان ئەڵێن بێهۆشکاری گشتی زۆر دەترسن سەرەتا خۆریز بوو بەڕاستی منیش هەمان هەستە دایک و باوکانەمە بوو کە پێشتر نەمبینی بەڵام سپاس بۆ خوا لە دوای ئەوەنەشی ئێوە ساڵ لە دوای نەشتەرگەیەکە ناوەکەم بینی ئەوەنە باش بوو الحەمدولیلا یعنی بەڕاستی سپاسناکەم پێویست بۆ ترسەش ناکات بە سەرەتای تر هەموو کەسێک ئەو ترسەی هەیە بەڵام لە دوایە شتەکە زۆر ئاسایی بوو لەخوا بەزیادی دەستچاوتان خۆش بێ یەخوا دەشتانسا بشیت وەرە باشی مامە بێزەحمەت بێتە پێشەوە دەمکەرە مامە گوڵ ناتۆنە دەمکەرە کچی خۆم ئێسمە دانەکانی ئێلاخانە ئەمەمان بۆ کردو بەدانی ئەلسا یەکێک لێرە دوانیش لەم بەرەوە زۆر باشە اینە سەرەوە لەم سەریشەوە دوانمان هەیە لەم سەریشی چێکمان هەیە دانی ئەلساکان جوانە دڵە پێ خۆشە ئەدە لایکێکیان بۆ بکەم لایک ئەوەی کامێنێتەوە 3 مانگجار ئێلاخان سەرمان لێیە بۆی کە فلۆراید بین لە دارەکانی ئەم فلۆرایدە ئەمەیەک ئێستا لە دنیاە بەکارەهێنرێ نەک قاڵبەکە مۆدێلە کۆنەکەی و 12 ساڵ زیاتر ئێکسپایر بووە دەمکەرە کچی خۆم ئەم شێوازە 3 مانگجارە بۆی لێین و لەگەڵا ڕێنماییێ بۆ پاراستی دەمودانی وەک هەمیشە تکاتان لێکەم لە تەمەنی 1 ساڵی منداڵەکانتان بێن بەڵام بۆی کۆنتڕۆلی دەمودانیان بکەین ڕێز و حورمەتی تۆڵ بۆ ساڵح جا پزیشکی دانی خێزان مناڵ بۆش سواس دەست خۆش دکتۆرە جان سواس دارەکە دەمکەرە قوڵی مامە دەمکەر هەناسەکەی مامە